دو پەیوەندیمان بەڕێزان داوای لێبوردن دەکەین پەیوەندیەکان دیارە زۆر ناتوانین پەیوەندیکە وەرگرین لەبەر کاتەکە و وەڵامدانەوەی ئەو بەڕێزانە کاکە عەبدوڵڵا وەردەگرین. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا کاکە عەبدوڵڵای خۆشەویست. مامۆستا گیان دوو پرسیارم هەیە. گیانەشینەکەم برای عەزیزم فەرموو پرسیاریەکەمت. سەلامەت بیە خوا مامۆستا گیان. مامۆستا زەحمەت نەبێ کەسێک کارمەندی دایرەی باجوو بڵێن خانوبەرەوە ئەوانەیە. بەڵێ. اینجا ئەم هینە لەسەر خەڵکە نووسن زەریبە و یەکێ خاتاپۆی خانپارەیە زۆر ئەنووسن یا لیجنەن ئەچنە سەر ئەوە ئەو پارەک ئەزانی کە بۆ چەند کەسێکە ڕوا بۆ خزمەتی خەڵکی اینجا ئەو گوناحبار نابن چی پارەیە زۆر لەسەر خەڵکە نووسن و کارمەندەکە دەینووسێ؟ ئەی کارمەندەکان ئەگەر ڕێنەینووسن و یان لیجنەن و خانی وا هەیە خانوویە بچووکە گۆڕی 900,000 میلیۆنێکی لەسەر نووسن. والله قوربان ئینشەڵڵا قسێک لەسەر بابەتەش دەکەم موچەکەی حرامە. پرسیارێتریشم هەیە بە بۆنەی بێموچەی مامۆستایان و لەو سنوورەیە بە دەوامی مەکتەب نییە مناڵمان هەیە بێتاقەت بوو ناڵێن وەڵا دۆمینەمان بۆ بکرە دۆمیناکە نیژەڵن خۆتان بە قورئان و شتەوە خەریکاڵێن نەوەڵا دۆمینەمان بۆ بکڕن حرام نییە و دۆمینە بیکردین بەسەر چاو ئینشەڵڵا کاکە عەبدوڵڵا بەڵامی ئەو پرسیارانش دەدەمەوە بە ئیزنی خۆی گەورە. خوا لە ڕازی بێ کاکە عەبدوڵڵای خۆشەویست سوپاس بۆ پرسیارە جوانەکان خوا ئاگادار بێ براشینەکەم. کاکە عەبدوڵڵا وەکو دوا پەیوەندی ئەفەرمووی کەسێک کە کارمەندی باج و خانوبەرەوە ئەو زەریبە و شتانەیە ئەوانە بەڕێزان دەبێ وڵات سیستمێکی هەبێ نابێ وڵات هیچ وڵاتێکی دنیا هەر وڵاتێک ئەگەر هاوڵاتیەکانی خۆشبەخت بن ئەگەر خەڵکەکەی حەز بە ئیسراحەت بکە ئەبێ نیزامێک هەبێ ئەبێ یاسایەک هەبێ یاسای باج و زەریبەش نابێ پەیوەست بێ بە کارمەندەکانەوە. ئەگە کارمەندێکی بەڕێز ئەگە کارمەندێک لە دایرەی زەریبە و باش کۆکردنەوە و خانوبەرە ئەوانەدا حوبی شەخصی بەکاربێنێ لەگەڵ ماوەسافاتی دۆستەکەمی بۆ دەنووسێ لەگەڵ کاک فڵان کەسان لە ناسیا و نازانێت کێیە بە ئارزوی خۆی زۆری بۆ دەنووسێ وەڵای ئەوە معاشەکەی حرامە وەڵی خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە وەڵی حکومت ناشرین دەبێت پێی. بەڵام ئەگەر یاساکەی بۆ دانرا بوو لە سەر و خۆیەوە یعنی لە هەموو دنیادا بوون منە کڕین و فرۆشتن بازێکی حکوومەت هەیە ڕسوماتێکی ئەگەر لە حەدی خۆی نەچێتە دەرێ لە هەموو سەرزەویدا ئەوە هەیە نەک لە کوردستانە. بەڵام ئەگەر ئەمە بە یاسا ڕێک خراب واتە کارمەندەکە هیچ دەسەڵاتی نەبوو مامۆستا فڵان کەس بێ و کاکە فڵان کەس بێ و حاجی فڵان کەس بێ و فڵان ڕئیس عەشیرەت بێ و فڵان مەسئولی سەرکردایەتی بێ هەمان یاسا وەکو یەک دەیگرتەوە ئەم بەس تەنها ئیمزا و تەوقیعی لەسەر بوو وەڵا کاکە موچێ ئەویش وەکو خەڵکی حەڵاڵە مادام ئەم دەسەڵاتی خۆی تێدانە ئەم یاساکە جێبەجێ دەکا بەسەر فەقیر و هەژارە بەسەر کرێکار و دەوڵەمەندە بەسەر سەرکردایەتی و هاوڵاتیدا هەموو وەکو یەکسەیە دەکا. بەڵام ئەگە حوبێنەی تێکەوت و واستەی تێکەوت و بۆ سەرکردن نەی دەتوانی بۆی بنووسێ بۆ فەقیر تۆڵی ئەویشی لێ دەکردەوە وەڵی ئەوە ویژدانی دەبێت ناڕەحەت بێ و پارەکەشی حرامە. بێم لەم بێموچەیەدا کە بەداخەوە لە بەشێکی زۆری کوردستاندا دەوام فەوتا قوتابیەکان هەمووی وەڕزن ناوەڵە کاکە عەبدوڵڵا من دەڵم دۆمینیان نەچی بۆ بکڕی من لەسەر حەڵاڵی و حرامی دۆمینە قسە ناکەم چکە مامۆستایانیشی لەسەرەوە فتوایان هەیە. بەڵام وەڵڵاهی منداڵ کە فێری دۆمینە بوو سەرەتای لادان و قوماریەتی هەر ماڵێک دۆمینەی تێدا کرا ئەوە دڵنیا بەبانی ئەم پەرپەڕێن و هینەشی تێدا دێتە ناوە زۆری قومارچیەکان لە دۆمینەکەەوە فێربوون. من ناڵم خوا نەخواستە دۆمینەچیەکان قومارچین بەس زۆربەی ئەوەی فێری قومار بووە لە مناڵەوە لە دۆمینەوە فێر بوو. ناوەڵە کاکە عەبدوڵڵا جەنابەت قسەکەت زۆر ڕاست بووە مادام قوتابخانەکان نین و دەسەڵاتی ئێتمەی تێدا نیە مامۆستاش گوناهە مامۆستاش مستحەقی موچەیە وەڵی کاکە بە گیرفانی خاڵیەوە لە پۆلا دەرز ناوترێتەوە هەرچەند دواتر هەر فەقیرەکان ئەوەی کوڕی دەوڵەمەندە کچی دەوڵەمەند و منداڵی دەوڵەمەندە ئەوە لە هەولێر لە سلێمانی لە دار و بەری کوردستانە مەکتەبی ئەهلی بە مەکتەبی لە بڕۆبەوداوە ئەو مەکتەبی خۆی مەزبوط واگەشتنە ئیمتیحانی نیوەی ساڵ هیچ کێشەشیان نییە ئەوەی ماوەتەوە فەقیر و هەژار و منداڵی مامۆستاکان خۆیانە کە بەداخەوە دەبوو وانە بوویە. بەڵام بە هەر حاڵ ئەوەی جەنابەت فەرمووتە منداڵەکان بچنە دەورەیەکی قورئان الحەمدوللا لە هەموو ئەم بنکەی لەبەرکردنی قورئان و فێربوونی قورئان و فەرموودەی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و ئەنجا کتێب خوێندنەوە ئەوە تا منداڵەکان ئەمە خوێندەوارن ئەم کتێبە جوانانەی کە ئێستا دەرەچێ هەر شیرینت سەیری بەرگەکەی کەی چ جای ناوەڕۆکەکەی ئەم هەموو کتێبی تەفسیری قورئان و فەرموودە و چیرۆکی منداڵان و ئەیتخوا حەیف نییە منداڵ پەلاماری دۆمینە بدە بەخواستەمێکی گەورەیە واللهی بۆ گەورەش من نازم ینی کە بەلای کەسێکا دەڵم خەریکی دۆمینە بێ هەر زۆر بەزەیم پێدا دێتەوە توخواوەرە لەم هەموو سەردەمەدا کە سەردەمی چۆن شەڕ زۆرە واللهی سەردەمی خێرە سەردەمی ئەم هەموو کتێبە جوانە ئەم هەموو عیلم و زانیاریە ئەم هەموو بنکەیە دەچی هەر کۆڵانێکەوە الحەمدوللا مامۆستا لێبوردەکان خۆ بەخشانە بەبێ پارە قورئان فێری خەڵک دەکەن
ناوەڵە کاکە عەبدوڵڵا بەڵام ئیشەڵا عاجزیان مەکە بۆیان ڕوون بکەوە کە زەرێر و زیانی ئەم دۆمینە شتانە کات کوشتن یعنی خۆ کوشتن وەکو لە دەرسەکەی مەکتەب مەحروم بووی با لە دەرسەکەی ئاین و دینەکەت مەحروم نەبی با لە خوێندنەوە و فێربوونی ڕەوشتە جوانەکان مەحروم نەبی بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێمەدە دۆمینە بێتە ماڵەکەتەوە لە دۆمینەوە منداڵەکانت وردە وردە لا دەدەن فێری ئەوە دەبن کە مەکتەبیش دەستی پێکردەوە بە ئیزنی خوا ئەو دەرگایش دەکرێتەوە وەڵای وان لێدە ئەمجا سەعیەکەشیان ناکەن واتە لە مەکتەبدا بڕان خوا نەخواستە تووشی قوماری گەورەش دەبن خوای گەورە ڕەحمە ماڵ و منداڵی هەموو لایەکمان بکە